بەڵێ هەروەک بە دروستە پرسیارەکەتان هات کۆمیتەی داکۆچی لە ماف ئازادیەکانی خەڵکی کوردستان لە یەکی یانزە یەکەمین کۆبوونەوەی خۆی کرد و لە یانزە بەیانی ڕاگەاندنی ئەم کۆمیتەیە بۆ ڕای گشتی ڕاگەێنرا. دیارە ئەم کۆمیتەیە پێکاتووە لە کۆمەڵێک لە هەڵسوڕاوانی سیاسی و ئازادی خواز و کەسانی داکۆکی کار لە مافەکانی مرۆڤ لە دەرەوە و لە ناوەی کوردستان. ئامانجی ئەم کۆمیتەیە لە هەنگاوی یەکەمە فشارخستنە سەر دەسەڵاتدارانە لە کوردستان بۆ دەست بەجێ ئازادکردنی گیراوەکان کە لە زیندانەکانی پارتی دیموکراتی کوردستانە ڕاگیراون و بەڕسمی ناسینی ئازادی هەڵسوڕانی سیاسی لە کوردستانە و هاوکاتیش فشارخستنە سەر دەسەڵات بۆ لە بەرامبەر حەملەیە کە ئەمڕۆ لەسەر تاسەری کوردستانە بەڕیان بۆ بەردەستکردنەوەی ئازادیەکان. هەروەکە مولایەک ئاگادارن کە لە ماوەی سێمانجی ڕابردووە بە تایبەتی دەسەڵاتدارانی پارتی وێتیەتی حەملەیەکیان بەڕێکەس لە ڕانیە و قەڵاتزیە و زاخۆ و بادینانە بۆ گرتنی هەڵسوڕاوانی سیاسی ڕۆژنامەنووسان و خەڵکانی ئازادی خواز و چالاکەوانی سیاسی بە تایبەتی لە دەبەری بادینانە و ئەمانە و کەسانن کە بەڕاستی بەشی پێشڕەوی کۆمەلگان و ئەمانن کە ڕێخەری ئەو ناڕەزایەتیانە و وەڕەخنەیان بۆ بەرامبەر بە سلوکێکە دەسەڵاتدارێنی کوردستان بەرامبەر بە خەڵکی کوردستان و ناڕەزایەتەکانیان پەیڕەویان کردووە و نەتیجەی ئەم حملەی کە لە سێمانگی ڕابردووە کراوە دەیان لە خەڵکی ئازادی خواز و ڕۆژنامەنووسان لە زیندانەکانی پارتی دیموکراتی کوردستانە ڕاگیراون و بە تایبەتی ئەوانەی کە لە مانجی هەشت و مانجی نۆ و مانجی دەیە گیران و تەنانەت بەعز ئاسا ڕێگە بە پارێزەرەکانیان ڕێگە بە کەسوکاریان نادرێت ئەمانە دیداریان بکەن و تەنانەت پارتی دیموکراتی کوردستان تەنانەت احترام و ڕێز لە یاسا و داوەر و دادگایەک دانانن کە خۆیان دایانناوە. بۆیە ئێمە لە بەرامبەر ئەمەیە بۆ هەڵگرتنی ئەم بەستەرە لە بەردەرامبەر ناڕەزایەتەکانی خەڵکی کوردستاندا ئەم کۆمیتێمان لە دەرەوە و ناوەی کوردستان دروست کردووە بە ئامانجیەوەی کە فشار خێنە سەر دەسەڵات دەست بەجێ ئەم گیراوانە ئازاد بکە و ئازادی هەڵسوڕانی سیاسی بەڕەسمی بناسێ و ڕێگە بدا بە کەسوکار و بە پارێزەری ئەم کەسانە کە بتوانن ئەو کەسانە بینین کە پارتی دیموکراتی کوردستان دەستگیری کرد. بۆ بۆی ئێمە هەوڵەکانمان بەردەوامە بێ لە دەرەوە لە ناوە و لە یەکەمین دەستپێکی ڕاگەیاندنی ئەم کۆمیتەیە ئێمە نامەیەکی ناڕەزایەتی زۆرمان ئاراستەی پەرلەمانی ئەوروپا کردووە و تەنانەت وەزیری دەرەوەی یەکێتی ئەوروپا ڕایگەیاندووە کە بە سەدان ئیمێل لە ماوەی چەند ڕۆژی ڕابردووە گەیشتووە بە یەکێتی ئەوروپا سەبارەت بەم سلوک و ڕەفتارە دژی ئازادی پارتی دیموکراتی کوردستان لە بەرامبەر ئازادی خوازانە و لەکەر ئەمانە ئێمە خەبەرمان پێگەیشتووە لە دوای ئەم سەردانانەی وەفتی حکومەتی عێراقی بۆ بەریتانیا بۆ ئەڵەمانیا ڕوبەڕووی ئیدانەکردن بوونەتەوە بە تەنانەت ڕێکخراوی جیهانی پێنووسەکان و هەر لە درێژەی ئەو هەڵمەتانی کە دەسەڵات کردبووی بۆ سەر هەڵسوڕاوانی سیاسی و ڕۆژنامەنووسان لە کوردستاندا ئێمە لە پێشووتریشا و کەسانێک کە ئەمڕۆ لە ناو ئەم کۆمیتیا کۆبوونەتەوە حملەیەکمان بەڕێکخست بە بەدەیان نامەی پشتیوانیمان لە گەورەترین سندیکای کرێکاری لە بەریتانیا سندیکای کرێکاری لە فنلەندا دەیان حیزب و ڕێکخراوی چەپ و کۆمۆنیست فاکس بارانی نووسینگەکانی حکومەتی هەرێمی کوردستانیان کردووە لە بەریتانیا و لە وڵاتەکانی ترەوە تەنانەت خۆپشاندانی ناڕەزایەتی براوەتە بەردەم نووسینگەکانی حکومەتی هەرێمی کوردستان و ئەمانەوێت دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان ناچارکەین کە ڕێز لە ئازادیەکان و دەست بەجێ ئەم گیراوانەی بادینان و ئەو ناوچانە ئازاد بکە. ئێمە چالاکیەکانمان هەم لە دەرەوە و هەم لە ناوە بێ ئێمە بەڕاستی جەبهەیەکی گیانیمان کردوەوە بەڕووی ئەم فشارانی دەسەڵاتە بەڵام بەداخەوە دەسەڵات باجی بە هیچ دێنیە بە تایبەتی ئەم کابینە سەرکوتگەرەی کە بەدەستی پارتی دیموکراتی کوردستانەوەیە تەنانەت حساب بۆ هیچ شتێک ناکە وەکوتم بەعز ئاستا تەنانەت ئەو کەسانی کە دەستگیریان کردو تەعزیبیان ناون دۆسیەکانیان نابرێتە بەردەم دادگا
ڕێگا بە کەسوکاریان نادەن بیان بینن و تەنانەت بەشێکی زۆر لەوانە پارێزەریانە لە زیندانە مەخلەکانی پارتیا ڕاگیران وەشمان لەبیر نەچێت و بە تایبەتی ئەم دەورەیە ئەوەی کە کابینەی مەسئول بارزانی بەم شێوە قەمعا بەم شێوە سەرکوتگەریە دەستی بردووە بۆ گرتن و ڕاونانی هەڵسوڕاوانی سیاسی لەبەرەوەی کە لە 29 ساڵی ڕابردووە پایەی دەسەڵاتەکەی لە مەناتقی بادینانە بە زەبری سەرکوت ڕاگرتن بۆیە ئەوە لای ئەو خەتی سوور ئەو ناڕەزایەتیانەی کە ئەمڕۆ خەڵک بەرامبەر بە بێکاری و بێموچەیی و نەبوونی ئازادی و خزمەتگوزاریەکان لە کوردستانە کەوتانێ پەتای کۆڕۆنا وەکو گەڵای دەر ژیان لە خەڵکی کوردستانە سەنێتەوە سەرەتاترین مافی و خزمەتگوزاری خەڵک لەو کۆمەلگایە پێشەر کراوە وەختی خەڵک ئەمڕۆ لەژێر ستایی دەسەڵاتە و کابینەکەی ئەوە کە لە قەیرانێکی کوشندەیە دەستوو پێ ئەکوتن خەڵک ناڕەزایەتی دەڕەبڕێ توانای وەڵامدانەوەیان نییە بەجوا بوو بە پێداویستیەکانی ڕۆژانەی خەڵک بۆیە دەسەبن بۆ سەرکوت ویانەوێت لەم ڕێگەیەوە قەڵەمە ئازا و بوێرەکان بشکێنن دەنگە ناڕەزایەتیەکان دابخەن و ڕێگە نەدەن کە ناڕەزایەتی بەڕوویانە بەرز بێتەوە وە چونکە پارتی دموکراتی کوردستان و هێزی نیشتیمانی کوردستان بۆنی ئەوەیان کردووە کە ئەم جارە خەڵک ناچێتەوە دواوە هەر ئەوەی کە ئەمڕۆ لە نێو مینبەرەکانەوە باز دەوەلانانی ئەم دەسەڵاتەکەن ئەمە مەسەلەیەکی جددیە بۆیە پارتی دموکراتی کوردستان دەیەوێت بە دەست خۆڕۆکردن و گەشتنەوەی خەڵک لە ماڵەوە بە دیار یاری و گەمەی بینی خۆیان و حکومەتی مرکزی جواب بە هیچ یەک لە پێداویستەکانی خەڵک نەدەنەوە و خەڵک دەمکوت بکەن و خەڵک بنێرنەوە ماڵەوە و هیچ پێداویستێکی خەڵک وەڵام پێ نەدەنەوە و بە تایبەتی ئەم ضربەی کە ئێستا پارتی دموکراتی کوردستان لەژێر سایەی دەسەڵاتەکەی خۆیان کە لە 29 ساڵی ڕابردووە ڕێگەی بە هیچ دەنگێکی ئازادی خواز و ناڕازی نەداوە و هەر دەنگێکی ئازادی خواز و ناڕازی بە کوشتن و بە تیرۆر و بە زیندانیکردن وەڵام داوەتەوە ئێستاش لەسەر ئەم کردەوەی خۆی بەردەوامە بۆیە ئێمەمانوێت ئەم بەستەرەی بەردەم ڕێگای خەڵک بشکێنی و دیارە کۆمیتێ لە سەرەتای کاریایەتی ئێمە دامان ناوە هەم لە دەرەوە و هەم لە ناوەی کوردستان هەر ئێستا کۆمیتێ داکۆژی کار چەندین لیژنەی ڕاگەیاندن و لیژنەی بە دوواداچوونی ئەم کارانەی داناوە لە ڕۆژەکانی داهاتوودا ڕێکخراوە جیهانیەکانی داکۆژی کار لە مافی مرۆڤ سەڵیبی سوود تەنانەت هەموو حیزب و دەسەڵاتانەی لە کەوانەیەکە ئیدعای ئۆپۆزیسیۆنیان نەکردو و ئەمڕۆ پێدەنگن بەداخەوە لە باوەشی دەسەڵاتدارانە مت دانیشتون و پێدەنگن بەرامبەر بە هەموو ئەم یاسا و یاسای کۆنەپەرستانەی کە بۆ مەحدودکردنی ئازادی هەڵسوڕانی سیاسی ڕۆژێک لەژێر ناوی یاسای پارێزگاری لە هێمان نیشتیمانی نەتەوەیەکان ڕۆژێ هەم بە یاسا هەم بە ڕێگای سەرکوتگەری و گرتن و ڕاونان و ڕفاندن هەموو جۆرە ئەبزارێکیان گرتوتە بەر بەخاتیەوەی کە ئەمڕۆ بەربگرن بە هەموو ناڕەزایەتێکی خەڵکی کوردستان و ڕێگە نەدەن چی دیکە خەڵک لە بەرامبەریانە ناڕەزایەتی دەربنێت بۆ ئێمەمانەوێت ئەم ڕێگریانە لە بەردەم ناڕەزایەتی خەڵکە لابەرین و دەسەڵاتدارانی کوردستان لە هەنگاوی یەکەمان ناچارکەین بە دەست بەجێ بەردانی ئەم کەسانەی کە لە دوو-سێ مانگی ڕابردووە دەستگیر کراون و هاوکات پابند بێ بە ڕێزگرتن لە ئازادی و سوڕانی سیاسی ئازادی ڕۆژنامەگەری و سەرجەم ئازادی و مافەکانی خەڵکی کوردستان طبعا ئەومان لەبیر نەچێت کە ئەمڕۆ دەسەڵات بە تایبەتی ئەوەی کە ناوەبڕێ حکومەتی هەرێمی کوردستان و پارتی دموکراتی کوردستان وەکو هێزێکی ناسیۆنالیزمی کورد ئەمڕۆ ئەو باڵادەستە لە کوردستانە بۆچی بزات بە تایبەتی ئەم پرسیارە زۆر جوانە بۆچی بزات لەم کاتەیە ئەمانە لەسەر دەستی ئەم کابینەیە سەرکوتومەکەنەوە و هەتا شێوازی مامەڵەکردن بە دەنگە ناڕازایەکان چۆتە و ئاستەی وەگوتم بەعد ئاسا تەعاملکەن بەڕاستی ڕیشەی ئەم مەسەلەیە پەیوەندیەیە کە ئەمڕۆ دەسەڵاتدارانی کوردستان ئەحزابی بورژوا ناسیۆنالیستی کورد وەگوتم لە قەیرانێکی سیاسی ئابووری کۆمەڵایەتیە دەست پێ ئەبکێ ڕیزبەندی ئەحزابی ناسیۆنالیستی کورد تێکچووە ناڕێکن کێشەی ئەوان لەگەڵ بەغا کێشەی ئەوان
ئەحزابەکان لە نێو خۆیاندا هاوکات وەڵام نەدانەوەیان بە خواست و داواکاریەکانی خەڵک بەهۆی قەیرانێک کە ئەمڕۆ بەرهەمی قەیرانێکی جیهانی کوردستانیشی گرتوتەوە وە پەتای کۆڕۆنا ئەم قەیرانی لەسەر تونتر کردوونەتەوە ئەمانە هیچ وەڵامێکیان بە پێداویستەکانی خەڵک نییە. ئەمە بەشێکی دیەوەیە کە پارتی دیموکراتی کوردستان 29 ساڵە لەژێر سایت دەسەڵاتی خۆیان لە بادینان و مەناطقی هەولێری بەناوچەی ئارام ناوزەت کردووە بە زەبری سەرکوت و خەفەقان و کوشتن و ڕفاندن و لە کوشتنی سەردەشت عوسمانەکانەوە تاوی دادسەین و هەموو ئەو تاوانانی کە لەژێر سای ئەوە کراوە هەمووی بۆ ئەو ڕێگە نەدا بە هیچ دەنگێکی ناڕازی لەوێ سەر بەرزکەنەوە. بەڵام وەختێ دەبینین خۆپشاندانەکانی شۆفێرەکانی زاخۆ و چالاکەوانان و هەڵسوڕەوانی سیاسی ئێستا دەنگیان لە دۆک و لە بادینان و لە شوێنەکانی ترەوە ڕێکخەری ناڕەزایی ئەو دەنگە ناڕەزایەتیەکەن لەژێر دەسەڵات و هەیمەنەی ئەوە ئەزانێ وە خەتەرێکی جددیە. پارتی دیموکراتی کوردستان لەوە تێگەیشتووە کە هەر جۆر جوڵەیەک لە بادینانە دەسەڵاتەکەی ئەوان نەکاتە هەدەف. بۆیە ئەمڕۆ ئەوان وەسیلەی خۆیانیان گۆڕیوە هەم بە سەرکوت هەم بە ڕفاندن هەم بە شوێن بزرگکردن هەم هاوکاتیش بەشێکیش بە ڕێگای قانون ئەوەتانێک کە فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان بۆ زنجیرەیەک پرۆژە بڕیاریە ناوەت تەواوی ئەم پرۆژانە بۆ بەردەستکردنەوەی ئازادیەکان و بەرگرتنە بەم مەسەلەیە. بەڵێ کابینەی مەسئول بارزانی کابینەیەکە بە تەواوەتی وەگوتم بەعد ئاستا هەموو ڕێگەیەکی سەرکوتگەری گرتوۆتە بەر بە خاتیەوەی کە ئەمە تەشەنە نەسەنێت چونکە دەزانێت تەشەنە سەندنیان ناڕەزایەتیانە بە مانای تەڵەبکردنەوەی دەسەڵاتی ئەوان و وەلانانی دەسەڵاتی ئەوان کە خەڵکی کوردستان چینوی هەڵپێچانی دەسەڵاتی ئەمانە کە 29 ساڵە ئەمانە تەجروبەی خۆیان لەسەر ژیانی خەڵک داوە بە غەیری برسیەتی و نەهامەتی و بێکاری و بێموچەیی و بێدەرمانی و مەعاسات زیاتر کێوەوەری و دەربەدەری و ئاوارەیی و خنکانی گەنجانی ئەم کۆمەڵگایە لە نێو دەریای ئیجە و هیچ شتێکی تریان بۆ خەڵکی کوردستان نەکردووە بەنزی. بۆیە ناڕەزایەتی ئەم دەورەی خەڵک لە کوردستانە ڕووی لەوەیە کە دەسەڵاتی ئەوان هەڵپێچێ. بۆیە ئەوان لەم مەترسیە گەیشتوون جگەل لەوەی کە تەجروبەی ئەمڕۆی ناڕەزایەتیەکانی لوبنان و ئێران و تەجروبەی ناڕەزایەتیەکانی مانگی ئۆکتۆبەری بەغدا ئەمانە هەمووی ئەیامێکن کە بە دەسەڵات گەیشتون کە ئەم جارە خەڵک دەست بەرێ بۆ ناڕەزایەتیەکان و سەراسەری بێتەوە ئەم ناڕەزایەتیانە دەزانێت کە دەسەڵاتەکەی ئەوان لەقەبێ بەترسیەوە. بۆیە ئەوان بە هەموو توانای خۆیانەوە هەوڵیان ئەوەیە کە ئەم دەنگە ناڕەزایەتیانە وەکوتم بەشی پێشڕەوی کۆمەڵگایان گرتووە. چێن ئەوانی بەشی پێشڕە و ئەوانن کە ڕێخەری ئەم ناڕەزایەتیانن، ڕێخەری ناڕەزایەتەکانی مامۆستایانن، ڕێخەری بەشەی ناڕەزایەتەکانی بەشە جۆر بە جۆرەکانی کۆمەڵگان ئەزانێت گرتنی ئەم فیگەرانە ئەم کەسانە کە بەشی پێشڕە و لە ریزی پێشەوەن پاشەکشێ بە ناڕەزایەتەکانەکە. بەڵام ئەم مەسەلەیان بۆ ناچێتە سەر. هەر بۆیە ئێمە دەنگی ئازادی خوازی هەڵسوڕاوانی داکۆچیکار لە مافی مرۆڤ هەڵسوڕاوانی سیاسی ئەمڕۆ ئێمە دەستمان خۆتە نێو دەستی یەکەوە لە هەنگاوی یەکەمانە ئەمانەوێ ئەم ڕێگریانە لە بەردەم خەڵکی کوردستان و لە بەردەم ناڕەزایەتەکانی خەڵکا دابەری و دەسەڵات پابند بکەین ناچارکەین بۆی کە مل بدا بەم داخوازیانەی خەڵک و دەست بەجێ ڕۆژنامەنووسان شێروانی و هەموو ئەو چالاکەوانانی کە لەمەوەی ڕابردووە دەستگیر کراون ئازاد بکەن. وەمە بەمەشەوە ناوەستین کارەکەین لەسەر ئیفشاگەری ئەوان ڕیسواکردنی ئەوە لە ناوەندە نێو دەوڵەتەکانە. وەگوتم هەر ئێستا نامە ئامادە کراوە بۆی کە بدێرین بۆ هەموو ناوەندە جیهانیەکان وەزارەتی خارجی هەموو وڵاتەکان و تەنانەت ڕێکخراوەکانی وەکو ئەمنستی ئینتەرناشناڵ و ڕێکخراوی چاودێری مافەکانی مرۆڤ و دەیان سازمان و ڕێکخراوی تری جیهانی لە بەرنامەی ئێمەیە کە ڕوویان تێ بکەین بۆی کە شار بێنن بۆ دەسەڵاتدارانی پارتی وێژێتی ئەم هەڵسوو کەوتە سەرکوتگەریە بەرامبەر بە خەڵکی کوردستان ڕاگرن و تەنانەت ڕێگەیان پێ نەدێ لە هیچ جێگەیەک ئەمانە
بە نوێنەرایەتی ئەوەی کە خۆیان ناوێنێن خەڵکی کوردستان لە هیچ جێگەیەک دەرکەوت. بەڵێ تەبەن ئەم هەڵسوکەوتەی دەسەڵات تازە نییە. ئەمانە لە ماوەی بە تاریخی لە چلەکانەوە لە دامەزراندنی پارتی دیموکراتی کوردستان و هەتا ئەو حزابانێکیش کە بە دوایە هاتوون هەڵسوکەوتی ئەوان لە بەرامبەر مخالفینی خۆیاندا هەمیشە جگەل لە کوشتن لە پشتەوە تۆهمەسازکردن شخصیت شکاندن لە تیرۆری کەسایەتیەکان ئەمانە هەمیشە هەڵسوکەوتی ئەم دەسەڵاتانە بۆ عەڵاتوڵی خەڵک بە درێژایی مێژوو هەمیشە ئەوەتانە لە اعترافاتەکانی خۆیانە لە نێو کتێبانەی کە ئەم دەورەیە دەرچووە لەسەر تاریخی ئەمانە کە لە شاخابوونچیان کردووە بەرامبەر بە خەڵکی ئازادی خواست بەرامبەر بە نارانی سیاسی خۆیان بەرامبەر بە خەڵکێک کە مخالفەتی کردبێ ڕەغنەی لەم حیزبانە کردبێ هەمیشە تیرۆریان کردووە کوشتیویانە ڕفانیویانە و یاخود تۆهمەیان دەستیان کردووە بۆ تۆهمەسازکردن بۆیە ئەم ڕەفتار و هەڵسوکەوتە شتێکی دانەبراوە لە سنەت و پراکتیکێکە ئەحزابی دەسەڵاتدار لە کوردستان نایبەنە پێشەوە بۆیە بە هەمان شێوە ئەم کەسانیان تعزیب داون وەک شاری ئێمە ئاگاداری و خەبەرمان پێگەیشتووە لە شێروانیەوە تا هەموو ئەوانەی تر بە فشار بە زەخت بە لێدانی زۆر بە عەزازا وەکوتم ناچاریان کردوون بە جۆرێ لە اعترافات کە هیچی ئەوان نییە مە تۆهمەسازکردنە هەروەک بە ڕەزیشە داماژۆت پێگە هەروەک چۆن بۆ ڕۆژنامەنووس سەردەشت عوسمان و هەموو ئەوانەی تر ئەو تیرۆرانەی کە لەسەر دەستی دەسەڵات ڕوویداوە هەمیشە خێرا دەمودەست حاضر بوون سیناریۆیەکی بۆ بسازن بۆی کە ڕێی گشتی چاوەشە بکەن ئەم سیناریوانەی کە دینداربارەکان و دەسەڵات ئەمڕۆیە ئێوێ بیا بە گوێی ڕای گشتیە هەمووی پوچ و بێبناغەیە و هیچی بڕواپێکراو نییە لەلایەن ئێمە و لەلایەن ڕای گشتی خەڵکی کوردستان و تەنانەت ڕای خەڵکی جیانیشەوە و ئێمە هەر لەو نامانەی کە دامانە بە ڕێکخرا و ناوەندە جیهانیەکان ئاماژەمان بەم هەڵسوکەوت و ڕەفتارانەی دەسەڵات کردووە لە تۆهمەسازی سیناریۆ داتاشین ڕووداوی تەموو مەشت دروستکردن بۆ ئەمە سونەتێ بووە ئەگەر بەمەش بەیان نەکراوێ هەوڵیاناوە لە ڕێی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە ئەو سەدان میدیانەی کە پەیج و پەیجە فەیکانەی کە دەستگای زانیاری دەستگای پاراستن دەیمەن بەڕێوە دەیان جار لەم نوعکارانەیان کردووە بەرامبەر بە ڕۆژنامەنووسان بەرامبەر باڵسوڕاوانی سیاسی لە تۆهمەسازکردن لە تیرۆری کەسایەتیان ئەمەش نوعێک بووە لە زنجیرەیە بووە لە زنجیرە دانابراوەکانی دەسەڵات بۆ مانەوەی پاراستی پایی دەسەڵاتیان ئێمە لە ڕێگای دەستپێکردنی دەسەڵات و یاخودەوەڵێن لە ڕێگای گۆڕینی دەموچاوەکانەوە لە ڕێی پەرلەمانەوە توانیشت گۆڕین هەموو میدیعانە چوو بە حەوایە هەموو ئەو ڕاستیانە بۆ خەڵکی کوردستان ئاشکرا بوو کە ئەم حکوومەتە دەسەڵاتە میلیشیایی پارتی پێژێتی بینەوە بەڕۆ هەڵناگرێ ئەبێ ڕۆژە زووترەمانە لە خەڵک ببنەوە 29 ساڵ تەمەنێکە ئەو گەنجانەی کە لە 1990 دەسەڵاتی بەحسیان نەدیبوو لە دایکبوون ئێستا 29 ساڵە دەسەڵاتی خۆماڵیە بینن چەند دەقە بەر لەم چاوپێکەوتنی بەڕێستان 46 هاوڵاتی هەرێمی کوردستان لە یەکێ لە زیندانەکانی هێنانەوە تەلەفۆنیان بۆ ئێمە کردووە ڕۆژانە گەنج و لاوی ئەو کوردستانە کە ئەخوێنن بە ئومێدی ئەوەی بەرهەمی چەندین ساڵیان کۆکەنەوە بەڵام بێکارەکرێن بەڵام کەرامەتیان دەشکێنرێ بە ناچاری ڕێگەی هاتوونەهاتی پەنابەری وە دەریا و دەبنە خۆراکی ماسیەکان لە دەریاکاندا ئەمە هەمووی لە دەزە و دەسەڵاتەیە هەڵدێن ئەم دەسەڵاتە هیچ جوابێکی پێ نییە بۆ خەڵک هیچ شتێکی پێ نییە بۆ ئەوەی کە هیچ نەخشەیەکی ڕوو بەوە نییە کە ژیانی خەڵک لە کوردستانە چاکە نەک تەنها ئازادیەکە بکرە سەرەتاترین مافی خەڵک ئەوەی کە کارمەندە بڕۆ کاری بۆکە لە خەستەخانەکانە کە فریای خەڵکەکەون کاوانە لە ڕیزی پێشەوەی ئەمڕۆی جەبهەی ڕوبەڕخونەی کۆرۆنای ڕاوەستاون تەنانەت ئەوانەشی پێموچە کردووە تەنانەت هیچ جوابێکیان پێ نییە بەغێری ئەوەی کە ئەمانە ئەقەلیەتێکن بۆمانەوەی دەسەڵاتی خۆیان دەست سەروەت و سامانی کۆمەلگای کوردستانیان بۆ خۆیان خۆرۆخ کردووە بۆ خۆیان و بنەماڵە و دەست و پەیوەندەکانیان لە ژیانێکی شاهانە و فرعەونانەدا دەژین و ئەکسەری خەڵکی کوردستانیان لەگەڵ برسێتی و نەهامەتی و بێکاری و دەربەدەری و ئاوارەیی و بێموچەیی و بێدەرمانی بەڵام خۆیان و
صاحب کۆمپانیاکانی دەرمان کە کوردستانیان کردوتە جێگەیەک بۆ ساختکردنەوەی خراپترین کاڵا ڕۆژانە دەیان دەرد و موسیبەت لەسەر دەستیەوانە ڕووی لەو کۆمەلگایە کردەوە بۆیە ئەمە تەجروبەیەکی گرنگ بۆ خەڵکی کوردستان و خەڵکی کوردستان هەمیشە و ئەم ناڕەزایەتی ئەم ڕووی لەوەیە کە ئەم دەسەڵاتە هەڵپێچێ بۆیە ئەوانە دەزەبەن بۆ هەموو ئەو ڕەفتارە فاشیگەرانە بۆی کە خەڵک سەرکوتکەن خەڵک بێدەنگکەن خەڵک بەرنەوە ماڵەوە خەڵک چی دیکە ناڕەزایەتی دەرنەبرێ و ئێمە ئاگاداری ئێستا لە هەولێر لە بادینان چاودێریان داناوە بەسەر هەڵسوکەوتی هەر یەکێک ڕۆژێ لە ڕۆژان ڕەخنەیەکی لەو دەسەڵاتە کرد بێ کتێبێکی نووسی بێ مەقالەیەکی نووسی بێ ئەوانە هەموو خراونەتە ژێر چاودێرەوە ئاگاداری چەندین ئەسوورا و چالاکەوانی سیاسی هەولێر و بادینانیان جێهێشتووە ڕۆشتونەتە شوێنەکانی تر ژیان بەسەرمە و خود چەندین ڕۆژنامەنووس کە ئێمە کارمانە لە فدراسیۆنی سەراسەری بەرابەرانی عێراقی بە ڕۆژگارە دەسەڵاتەکەیان جێدێڵن داوای مافی پەنابەریەکەن لە وڵاتانی ئەوروپا بۆیە ئەوانە هەموو ئاماژەیەکی خەتەرناکن بۆیە خەڵکی کوردستان دەبێ هۆشدار بێ بەرامبەر بەم هەڵسوکەوتەی کە ئەمڕۆ دەسەڵاتداران بەرامبەر بە چالاکەوان و سوڕاوانی سیاسی دەبەنە پێشەوە نابێ قبولکرێتی دیکە پێویستە ڕیزی یەکگرتوانەی و خەبات و تێکۆشانی مامۆستایان کارمەندان کرێکاران گەنجان ژنان هەموو ئەم چین و توێژانەی کۆمەلگا ئەو فەلاحانەی کە بەربوومەکانیان ساغ نابێتەوە و ناڕازین بەرامبەر بۆ دەسەڵاتە پێویستە بۆ چین و توێژانە دەستەنە نێو دەست یەکەوە ڕۆژێک زووتر ئەم دەسەڵاتە و شەبەحی ئەم دەسەڵاتە لەسەر ژیان و ئایندەی ئەم کۆمەلگایە هەڵبگرین و کۆمەلگای کوردستان بۆ ئازادی بۆ خۆشبەختی بۆ خۆشگوزەرانی بۆ یەکسانی بجێڕینەوە کۆمەلگایە لەسەر دەستی ئینسانەکان خۆیان کە بەم ڕۆژگارە شەوانە ڕۆژ سەرخەنە سەر زەرین خەمیەوەیانە بەیانی هەستن زوو کارێکیان دەستکەوێت بۆی پاروێنان بۆ مناڵەکانیان بێنن ئەم دەسەڵاتە دەستی خستۆتە قورکی خەڵکەوە دەستی خستۆتە پارۆنانی خەڵکەوە هیچ جوابێکی پێ نییە بۆ ژیان و گوزەرانی خەڵک بۆیە ڕۆژێک زووتر ئەبێ ئێمە دەست بەرین وەگوتم دەست خەنە نێو دەستی یەکەوە خەباتی خۆمان تێکۆشانی خۆمان لە شوێنی کار و ژیان لە گەڕەکەکان خۆمان ڕێکخراوکەین خۆمان ئیدارەی ئەنجومەنەکانی گەڕەک دروستکەین ئیدارەی گەڕەکەکان بەڕێوە ببین ژێرکەی ئەم دەسەڵاتە خاڵیکەی هەنگاو بە هەنگاو لەگەڵ داسەپانی داخوازیەکانی ڕۆژانی خۆماندا بەرەو ئەو بڕین کە ئەم دەسەڵاتە تەمەنی ئەم دەسەڵاتە لەسەر ژیانی خەڵک کورکەینەوە و تا دامەزانی حکومەتی کاتی و دەسەڵاتدارێتی جەماوەری دەسەڵاتێک کە بتوانێت خەڵک خۆیان ئیداری کۆمەلگا بەدەستەوە بگرن خۆیان ژیانی خۆیان بەڕێوە بەرن بتوانین ئازادی ڕاستەقینە لەو کۆمەلگایە بەرقەرارکەین کە هەموو ئینسانێک لەو کۆمەلگایە حەقی هەبێ چۆن بیرەکاتەوە بیڵێ حەقی هەبێ چۆن دەوێ بنووسێ حەقی هەبێ چۆن دەوێ کتێب دەرکا حەقی بێ بۆ چۆ ئازادی نیشتە جێبوون و سەفەر و هاتوچۆ و بەرکۆژن و حەقی هەبێ چ دینێکی هەبێ چ دینێکی نەبێ ئەم کۆمەلگایە لەسەر دەستی ئینسانەکانی و کۆمەلگایە قابلی بنیادنانە خەڵکی کوردستان ئەوەندە ئینسانی باشی تایە ئەوەندە ئینسانی خەباتکار و پێشڕەوی تایە کە بتوانێت جارێکتر کۆمەلگای کوردستان لەسەر پێی خۆی دابنێتەوە ئێمە ئومێدمان بەوەیە کە ئەو ڕۆژە نزیکە بۆیە ئێمە هەموو هەوڵەکانمان چڕ کردوتەوە لە ئێستاە ئەمە سەرەتا کارێکە دەستپێکی کارێکە لە جێگەی خۆ دەستمان پێ کردووە گرنگەوەیە لە کوردستانیشا ئەم هەوڵانەی کە ئەمڕۆ ئازادی خوازان و ئەڵسوڕاوانی داخۆکیکار لە مافی مرۆڤ دەستیان بۆ بردووە لە ناوەش هەوڵ بین ڕەحبەرانی ناڕەزایەتیەکانی خەڵک لەم ڕاوەستاوی ئێستا و لەم پەرشوو بڵاویایی کرد کە هەمانە ناڕەزایەتیمان هەیە لە کارمەندانی تەندروستیەوە لە مامۆستایانەوە بەرامبەر بۆ داوای موچەکانیان لە دکتۆرەکانەوە لە بێکارانەوە لە خانە نشینانەوە هەمومانە ناڕەزایەتیان هەیە بەرامبەر بە دەسەڵاتە بەڵام ئەم ناڕەزایەتیان ئێستا پەرشوو بڵاوە هیوادارم ڕۆژەکان و مانگەکان و ساڵەکانی داهاتوو ڕۆژی بنیادنان و دەستمەنی و دەستی هەموو ئەو چی توێژانە بێ
بۆ ئاڵوگۆڕێکی ڕیشەیی وە بناغەیی لە کوردستان کە بتوانین کوردستانێکی ئازاد و خۆشبەخت و ئینسانی بۆ هەمووان بنیاد